هەڵبژاردنی تۆپی عێراق بەشدارە لە ئۆلیمپیادی 2024 کە لە پاریس بەڕێوە دەچێت دوایەوەی لە جامی ئاسیای خوار 23 ساڵان پلەی سێمی بەدەستێنە. تۆپی پێی عێراق ئەمە شەشەمین جارە بەشداری دەکات لە یاریەکانی ئۆلیمپیاد و پێشتر لە بەشداریکردنەکانیدا ئەنجامی چاوەڕۆ نەکرایی بەدەستێناوە. یەکەم بەشداریکردنی عێراق لە ئۆلیمپیادی مۆسکۆی 1970 بووە کە لە قۆناغی کۆمەڵەکاندا لە کۆستەریکای بردووەتەوە و لەگەڵ فینلەندا و یوگۆسلافیا یەکسان بۆ، بەڵام دواتر لە قۆناغی چارەکی کۆتایی ماڵاوایی کردو دوایەوەی بە ئەڵمانیای ڕۆژئاوا دۆڕاوە. عێراق بۆ دووەم جار لە ساڵی 1974 بەشداری ئۆلیمپیادی کرد و بە یەک خاڵ لە قۆناغی کۆمەڵەکان ماڵاوایی کرد، دوای یەکسانبوونی لەگەڵ کەنەدا و دۆڕان بەرامبەر کامیرۆن و یوگۆسلافیا. سێم بەشداریکردنی عێراق لە ئۆلیمپیادی 1970 بووە کە لە کۆریای باشوور بەڕێوە چوو، بەڵام لە قۆناغی کۆمەڵەکان ماڵاوایی کردووە و لە پلەی سێمی کۆمەڵەکەیدا بووە بە برنەوەیەک و یەکسانبوونێک و شکستێک. باشترین ئەنجامی هەڵبژاردنی ئۆلیمپی عێراق لە چوارەم بەشداریکردندا بووە لە ئۆلیمپیادی 2004 کە لە سینای پایتەختی یۆنان بەڕێوە چوو. عێراق لە قۆناغی کۆمەڵەکان بردنەوەی بەسەر پورتوگال بەدەستێنا کە کریستیانۆ ڕۆناڵدۆ ژیاری دەکرد لەو کاتەدا. جگە لەوەش لە کۆستەریکای بردە و بە مەغریب دۆڕا. ئۆلیمپی عێراق لە قۆناغی چارەکی کۆتایی ئۆلیمپیادی 2004 بە گۆڵێک لە ئوستورالیای بردەوە و گەیشتە قۆناغی پێش کۆتایی، بەڵام لەم قۆناغەدا بە پاراگوای دۆڕا. دواتر پلەی چوارەمی پاڵۆنتەکەی بەدەستێنا، دوایەوەی لە یاری دیاریکردنی پلەی سێمدا بە هەڵبژاردنی ئیتاڵیا دۆڕا. دوایین بەشداریکردنی عێراق لە ئۆلیمپیاد لە ساڵی 2016 بووە کە لە بەرازیل بەڕێوە چوو. عێراق لەو ئۆلیمپیادەدا لە کۆمەڵی بەرازیل و دانیمارک و ئەفریقای باشووردا بوو، هەرسی یاریەکەی بە یەکسانبوون کۆتایی پێێنا و ماڵاوایی کرد. ئێستا عێراق بۆ شەشەمین جار بەشداری لە ئۆلیمپیاددا دەکات کە لە پاریسی پایتەختی فەڕەنسا بەڕێوە دەچێت. ئاندەران چاوەڕێی ئەنجامێکی باش دەکەن بەوەی بوونی چەند ئەستێرەیەک ئەوانیش ئەیمەن حوسێن و عالی جاسم و ئیبراهیم بایش و یوسف ئەمینە.